بچی ڕابێرم عەبدوڵڕەزاق عەبدوڵڕەزاق بەزمی لە هەمیان خۆشترە عەبدوڵڕەزاق ئەلو کورە کاک عەبدوڵڕەزاق کورە بگێ برام کورە وەڵڵا مارما وێران بوو کورە بگێ کورە چاوەکەم کورە وەڵڵا قەوما مارما وێران بوو لە چێن دەریەتوو کورە برام کورە وەرە کاچی من وەرە کورە کوڕەکەت دامی کردیە وەڵڵا دامی کردیە بە سەیارەی داخۆ دەگەیە سەریاننا لە چێن دەرێمە کورە برام لە کندسرەکەیمە و ئاوەکە هەیە ئەلێوێن دەرێمە دەوەرە برام وەرە کورە دەوەرە چاوەکەم وەرە زووەرە دەی بە قوربانن دەبم دەیاڵە دەی دە باشە دەی بە خێرچی ئەو زەمان چاوەڕێ عەبدوڵڕەزاقی بکەم ئەو زەبزانم عەبدوڵڕەزاق گوتیەتن بەزمەکە خۆش دەبی كاهمن چلێ کردیە فرامێ منی سکاجی من دەڕاوەستن بابە ڕاوەستن کورە من لۆ خۆشی بم گۆم وڵات درۆیەکم کردەوەی بتابینم کاچی من كورة عمري خوت ودرود نميني ژیان لە من تار کرد من دەینم ماموت زەتە لێم دا كورة خوا عفوت کە ئەو کابرا یاقیت ماموت زەتە لیدا کورە برام وەڵڵاهی من گوتم بەشکان پێ دەکەن و درۆیەکی سپی بکەن و كورة دروي سيد رحمة لبابك كورة كاكا ولا خرشي مكة لريخوالي ري بيغمبري كورة والله قصة بابو هنا بيت دري قصة بابو زتلم دا ايش معناه يتسبوا كورة برام او ايش معناه يتسبوا كاشي من درين دروي سبي من جو خم درويش سبي بقولوا خوش كورة خوا عفوتك دري رشو سبيكاهية تو مسلماني دري رشو سبيكاهية او تسيو كاين صفتي مسلمانية او كابري واخد وتزلت ليدا بهزار حاريتك ايش نيرة او كاين ايشتك والله برام لو خوش ومك مسلماني لاخوا اتو لاخوا مسلماني نجي دك روجي دقري واش دوري من دعمكم كربا تزايد سنو كابريا كريتا قيشت ميرا برا دعمناك هنا دور دادني شي لك وانا دوازه وشتانا بينك هكا دور هالو بهار خوش والله تشتي قور هي تو دوشتو والله او صفتي مسلماني نيا وانا با بيدرم پیغمبري خدا صلی الله علیه و سلم دانشت و صحابه برسیاری لکرد یا رسول الله مسلمان رزیل دبیتن گوتی زاروی مسلمان رزیل دبی گوتی ادی مسلمان ترسنوک دبی گوتی زاروی مسلمان ترسنوک دبی گوتی ادی مسلمان دروی دکا گوتی مسلمان همش تک به دروزن نیو دروی ناکات تخوا او صفتی مسلمانه تخوا او صفتی مسلمانه ویشت کرد نیج و روج دکی دروج دکی لگل خالشی اگر به صعوبت و اگر به راستی و اگر دروج سپی و رجبی قد مسلمان درويناك او صفتي رسول الله نيا او صفتي صحابه كان نيا اگر تو براستي مسلماني نيجي دكي روجي دغري نبا صعبت نبا راستي نبا هيز نوعك دروي مكه دروي سبي الرجل الاسلام نيا والله ما اوش تبوني نيا بمني انقود قلت يعني دروي سبي هي كل مجلو خوشي لما عبدالرزاق دروي سبي تيا دروي سبي نيواني دو مسلماني تادك ايوا قينا بس اوتنني يعني مسلمان او كابري واخد بس زلطليده اما واخد بخوم على هزار حادثه خۆم هەنەوە خۆمە پاراستێتە دامان نەکردیە ئەوە ست کردێت و ڕەحمە لە بابەت ئەویشەکەی نەدەکرێت ئەوە سیفەتی پیاوی ڕازگۆ و مێشقێنان نییە کابرا دانیشت بوو عەبدوڵڵای کوڕی عامر لە تەنیش پێغەمبەری دانیشت بوو سەڵاو وسەلام داچی بانجی کرد گوتی وەرە عەبدوڵڵا نانم لە بۆ حازر کردی عەبدوڵڵا هەستا ڕۆی پێغەمبەر گوتی یەک دقە وەرە دایشی عەبدوڵڵا گوتی بەڕاستی خواردنت لە بۆ حازر کردیە یان بە قەسی لە بۆ شتەشکە بانج دەکەی گوتی ناوەڵڵا یا ڕەسوولەڵڵا لە بۆ خواردن بانگم گوتی ئاگادار بە هەرچەند منداڵی خۆشتە ئەگەر بێت و بە درۆ بانجی بکەی ئەو شتێکەوە بانگت کردێ لە بۆ ئەوەی نەبیشتەکی دیبی توی خۆی گەورە گوناه و تاوانێک لەسەر دەنووسی کە درۆت کردیا ڕەحمەت خوا لەبێ ئەو سیفەتەی تەرکە نە بە ناوی درۆ نە درۆی ڕەش نە درۆی سپی نە ناوی درۆی نیسان و هیچ شتێکی دی واز لەو شتە بێنن ئەوە سیفەتی مسلمانیە دڵی هیچ مسلمانێکی بەو شتەی تەنگمەکە ڕزای خوا لێ دەکەم وازی والله مامەستا من ئەو شتم نەزانیە ئەمن داوای لێبوردن دەکەم ئەگەر نەمزانی بیتن کاک عەبدوڵڕەزاق بم بوورە بەخوای داوای لێبوردن لە خوای بکە و گەردەنی خۆشت بۆ کابرای ئازاکە گەردەن خۆش و ئازاوی بەس تەمەنای ئەوە دەکەم جارێشتر ئەو نوع سفەتانە لێنەوە شێت زارشکە وعد بێ من ئەو شتانە دووبارە ناکەمەوە ئینشاڵڵا دووبارە مسلمان هەموو شتێکی بکات درۆی ناکە لە قیامەتی خۆت ئاگادار بە هەموو شتێکت کرد درۆی مەکە ئیمامی عومەر دەفەرموویە سەرەتای هەموو گوناه و تاوانی مسلمانێک بە درۆ دەست پێ دەکات ئاگادار بە خوا گەورە عەفو بکە خوا گەورە مەش عەفو بکە لە سیفەتەی بە درۆ بکە مادەم وەی لێ هات ئەمن درۆیەکەم لۆی کرد کە بەیەکەوە دابنیشین ئێستا کەش دەچین لە چایەخانەی دادەنیشین و چایەکی دەخۆین و ئەمن شیست لە جارشکە ئەو درۆی سپیانە ناکەم گەردەن ئازایی